تەمەەن لە بێوعدی خەڵک دەڕوە دووسێ گۆرانی نوێم هەیە تێکستەکەم هە لە لامایە ئەگەر لێم نەستێنێتەوە لەوانەیە هەر بیکەمە گۆرانی چەند ساڵ تەمەنی گەنجی من لە ڕێی تۆدا بەفیڕۆدا. بەخێر بیت تۆ کاگالان. زۆر سپاس دەکەم. پێم بڵێ بەرنامەکە چۆن بوو؟ ماڵی خۆت بوو بەڕاستیان بەخوا لە بکو بێگانە معاملەیە کردی کاگەڵ دەر؟ ناوەڵا پرسیارەکانی معقول بوو، یعنی شتێکی هاکەزایی برادرانە بوو، ڕاستی خۆش بوو بەرنامەکە. کام پرسیاری زۆر قورس بوو بەڕاستی زعاجی کردی؟ بەخوای ئەوەی کە هەڵبژێرم لە بینی دوێتەکان لەگەڵ ئەو هەموو هونەرمەندە و گۆرانی بێژە خۆشەویستانی کە کلیپ دوێتم لەگەڵ کردن ویستی دانەیەک هەڵبژێرم ئەوە نەکرایدی خۆش نەبوو پرسیار، ئەنی زەحمەت بوو، هەڵبژاردننی زەحمەت بوو، ئەجینا پرسیارەکە ئەکید لە جێ خۆی بووە. ڕاستە ڕەنگە هەمان هاوڕێت بن بۆیە وابێ. زۆر باشە. دەچمە سەر پرسیارێک گۆرانیەکت بڵاو بۆتەوە لەگەڵ کاگڕێدوانە پرچت دەرکەوتۆ کە سپیە. دیارە پێشتر گۆرانی کردو دەڵێی تەمەنڕۆیی کۆمنتێک هاتۆ دەڵێت 13 ساڵە گوێ لە تۆ دەگرم. پێم بڵێ تەمەنت لە ڕێی چی ڕۆیی؟ و ئایا هەر بەجددی ئێستا تەمەنت چەنە؟ بۆ دەترسی لەوەی کە بیڵێی؟ نەمەوزوعەکە ترس نییە، بیڵێ مادەم تەمەن هەر دەڕوا ئیدی ئەوەندەی دەڵێم کە تەمەنێکمان هەیە مەزە منداڵ نەماوین تێدەگەی، بەڵام تەمەن بەجددی بە ژمارە دەبینەوە لە ڕوحەوە هەروە دەزانم ئێستا شەر 23-24-25 ساڵین، ئیدی ئەوە گرنگە. باشە کەواتە ئەگەر من لەکو گۆرانەکە لێت پرسم تەمەنە لە ڕێی چی ڕۆیی؟ بەخوای تەمەن بڵێم چی تەمەن لە بێوعدی خەڵک دەڕوە. ئەو پرسیارە کێ ئەوەندە بێوعد بۆ بەرامبەرێت؟ بەخوا خەڵکانێکی زۆر بێوعد دێنە ڕێی من نازانم من خۆش باوەڕم بە خەڵک باوەڕ دەکەم یان نازانم چۆنە مۆزوعەکان، بەڵام بێوعدی زۆرێتە سەرڕێی من. مادەم تۆزێکمان لە گۆرانیە بۆ بڵێ تەمەنڕۆیی تەمەنڕۆیی لە ڕێی تۆدا چەند ساڵ تەمەنی گەنجی من لە ڕێی تۆدا بەفیڕۆدا. دەست خۆش ئەو دەنگەر نەڕزێ. بەرنامی تازە پرۆگرامی تازە هیچ شتێک لە ئارادا هەیە گۆرانی؟ بەخوای دووسێ گۆرانی نوێم هەیە، هەندێکیان لەوانەیە کۆن و نوێ بن لە کۆن تەزیر کران بەڵام بڵاوم نەکردەوە، هەندێکیان تازە بابەتن، ینی لێرە لە کوردستان تازە بەو جارێ ئەخیری تۆمارم کردوون، بەڵام نازان پێڕادەگەم کلیپیان بۆ بکەمیانە، بەڵام ئینشاڵڵا پێڕادەگەین بۆ کۆمەڵێکیان کلیپ بکەینەوە. مادەم باسی ئەوت کرد پێما بێ کلیپێکت هەبووە گۆرانیەکی بادینی تۆمارت کردو دوای بڵاوت نەکردوتەوە، بۆچی؟ باوەڕ ناکەم ئەو گۆرانیە گەیشت بێتە مەرحەلەی بڵاوکردنەوەوەنە، بەڵام باگراوندی موسیقایەکەی بۆ کرا، بەڵام بەبیرم نایەتەوە بەجددی ئەو ساردبوونەوەی باسمان کرد لە بەرنامەکەم جاری وای ساردەمەوە لەشت، بەڵام خەتای ئەوە نەبڵێ تێکستەکە خۆش نەبوو یان نەویستە گۆرانی بە بادینی بڵێم. لە بەرنامەکە باسم کردم لە دیانە گەور بوو ماڵنا ماڵێک بادینی بوون، یانی دیالێکتەکەش بە جوانیم دەتوانم دەری بڕم و بیڵم. ئینشاڵڵا لەو نزیکانە ئەو کارش هەر دەکەین. ئەو گۆرانیە ئی کاکە کازم هەرچی بوو تێکستەکەم هە لە لامایە ئەگەر لێم نەستێنێتەوە لەوانەیە هەر بیکەمە گۆرانی. یعنی هێشتا لە پلانداماوە؟ بەڵێ بەڵێ. ئەگەر گۆرانی بادنێک و پێ بەڵام دێڵی؟ وەڵاهی لەوانەیە تۆزێکم لەبیر ماوە سەڕەنگە کەس گوێی لێ نەبوو بێ. خەڵکی نۆ دەردێ من زۆرە خەما من ئەو گوڵاسوورە نەنزیکە و نەیادوورە ئەڤیندارە و یا مەغروورە. دوای دەستە سەرێ تا دەستی خۆش بێ. باشە باسی ساربوونەوەت کرد بەڵێ، و من زۆر کۆمنت دەبینم هەمووی دەڵێ تۆ ئێمە یعنی بە گۆرانەکانی تۆ گەورە بووین، کەواتە بۆچی ئاوا سار دەبیتەوە؟ یعنی ساربوونەوەکە تۆ کاریژە چی بکەین بۆی گەرم بیتەوە؟ زوو دیار نەبێ. حەقیقەتەن عایلە و منداڵ و ژیان و چەند ساڵێک تووشی خوێندن بووم و شیمالی سوید بەخۆی ساردە دەکاتەوە کەوتمە ئەوێ ئیدی ئەوە بوو ڕەنگە ساردبوونەوەکە، بەڵام ئەو گروتینەی حەز و خولیای گۆرانی هەر لە مندا هەر هەیە و هەر دەژمێنێ هەتا دەمرم ئەو حەزە هەر دەمینێ و جارەوە دێینەوە و ئاکتیڤ دەبینەوە، بەڵام هیوادارمە و جارە بەردەوام بینەوە هات دوورە پەرێز خۆمە ڕانەگرین. بەڵێ یعنی غەریبی بۆ شێوەیە هونەرمەند سار دەکاتەوە؟
بەخوا هەرەوە نەبوو مەسەن شتێککە لە شتەکانی کە مەسەن بۆ نمونە پەیجێکی ئینستاگرام هەبوو کە فۆلۆیەکی یەکجار زۆری هەبوو دەگەی لە ناکاو ڕاست لێیان فەوتاندم و نەما و بزر بوو نازم چی لێ هات ئێستا و ئێستاش ئەوەی کە لە شتان زانوت دەگانێک کە پێت دەکەوێت وەکو هونەرمەند. مادەم خۆت باسی کرد چکە من ئێستا گەڕام بە دوای پەیجەکەتدا پێم وا بە پەیجێکی وات نەبوو کە فانێکی واز گەورەی هەبێ چی وای کرد کە لە دەستی بێ ها کرا یان چی؟ بە خودای نازانم چێ تاوانبار بوو لە ناومۆزوعەکە بەڵام ئیدی تقریبا 91,000 فۆلۆی هەبوو ئەو کاتە 2021 پەیجەکە نەماوکە نەما و نەمای چ بکەم چەندی هەوڵمدا بێن بۆ بارنەوەیەک بێ بەڵام ئێستا پەیجێکی نوێ مێ بزانم 130 فۆلۆوەرم هەیە. ئینشاڵڵا زیاد بێتەوە. با من هاڵی هاوڕێکت لێ پرسم کە وەختی خۆی گۆرانی تام بێکەوت دەردە دڵی بۆیەکەکەن ئەمیر مراد هیچ هەواڵی دەزانی؟ ئەمیر مراد بەڵێ ئەویشە لای خۆمانە لە سویدا نزیکە ئاگامان لە یەکترە بەڵام وەکو فەنیە نەبزانم هەندێک ئەوەندە ئاکتیڤ نییە جارێ بەژیان سەرقاڵە و سەحەتی باشە. هیچ پلانێک هەیە دووبارە بێکەوە دەردە دڵ بکەن وەکو دوو هاوڕێ؟ هاوڕێ ئەم جارە خەمی من خەمێک نییە بووە بە دوو ئەو دڵە سەرشێتم دیسان وا لە ناکاوە عاشق بوو بووە بە چاو جوانێ خەڵکی پێم دەڵێن مەحاڵە سەیرێکی سیمای خۆت بکە لە چاو تۆوە وەک مناڵە. ئەوڵای نازانم بەڵام لە لای منەوە بە خۆشحاڵیەوە ئەمیر نەک هەر هونەرمەندێکی چاک و دەنگخۆشە بەڵکو ئینسانێکی گەلک میهرەبانە کوڕێکی گەلک چاکە. ڕاستە پرسیارێک بە شێوەی زێکی گشتی هەموو کلیپەکان و گۆرانەکانت زۆر بە سادەین یعنی ئەوەن لێ بڵێ زۆر کارێکی گەورە و یان شتێک گەورە بەڵام زۆر دەچێتە ناو خەڵکەوە هۆکاری ئەمە بە چێ زانیت؟ بەخوای نازانم ڕەنگە نیسانێکی سادەمە لە خۆمەوە ینی حەزم لە خۆ بە گەورە زانین و خۆ بە زەخم زانین و خۆ لە خەڵک میمتر زانین و شتانم تێدا نییە ئیت ڕەنگەی ئەوە بێ و ڕەنگدانەوە شێبی ناو گۆرانیەکان حەزم قسمەتیەوە خواشە. کاتەوە پرسیارە هونەرمەند دەگەر غرور بیگرێ خراپە؟ نەکەر هونەرمەند هەموو ئینسانێک غرور بیگرێ خراپە بەدڵنیاییەوە. دروستە. با دوورکەینەوە لە هونەر هەڵوت سمایل کردووە یان دێکی؟ بەخوای ناوەڵام دانەکانی خۆم زۆر خۆش دەوێ. شتێکی ئەم دڵن تا ئێستا هەڵوت سمایلی نەکردو و نەزانم بۆچی قەنەعەتە پێ ناکەن خۆ سەرچی هونەرمەندە کردوێتی؟ بەخوای من خدا سیودوزدانی بەسحەتی دایمێ ئیدی نازم پێویست ناکەوە بزانم بەڵام ناشڵێم خراپەیە کەس نەیکایە یا جوان نییە ئەوە بەڵام هەتا ئێستا من نەگەیشتمەوە قەنەعەتە کە ئەو کارە بکەم لەوانەیە 5-6 ساڵیت کرد کە تۆزێ تەمەنمان بەرەو بەسەر چوو پێویستمان بێ بکەین نازانم جارێ بەڵام حالی حاضر هەست ناکە دەتێ پێم بڵێ کە پێویستمە یا چی؟ چونکە پێم وایە من لێم تێک چووام زانی هەر دوای کەوت بوومەوە نە. بەڵێ. دوا پرسیار یەک کۆمنت کە بۆ یەکێک لە پەیجەکانە خوێنمەوە هاتبوو دەڵێت زۆر سەیرە ئەو هونەرمەندانی با بڵین ساڵانی زووکەوە کە ڤەری گۆرانەکانتان دەکردوانێ هەوڵ دەتەن ئادای خۆتان بکەن نەک لەوەی ئەدای هونەرمەندە کۆنەکە بکەنەوە بەڵام ئێستا ڕێک ئەدای ئەوان دەکەنەوانێ هۆکاری ئەمە تۆ بۆچی گەڕیتەوە بۆ هونەرمەندێک بۆچی ڕێک ئەدای خۆتانەکەن و هەمان گۆرانیش دەڵێنەوە؟ پرسیارەکەت تێنەگەیشتم. بۆ نمونە گۆرانیەکی حەسەن زیرەک دەڵێتەوە بەڵام تۆ ناچی تەقلیدی حەسەن زیرەک بکەیتەوە وەک خۆت دەیڵی بەڵام ئەمانی ئێستا زۆری نیان وەک حەسەن زیرەک دەیڵێنەوە پێ دوای ئەو تەقلیدە باشە یا خۆت وەکۆ بێت کە وەک خۆت ئەدای خۆت؟ نە بەخۆی شتێک کە گوتراوە پێشتر لە نایە هونەرمەندێکی نەمر زیندوو بێ یا نەمابێ لە ژیان ئەو شتە بەو جوانیە گەیشتووە بە خەڵک تێدەگەی کە تۆ دەی دووبارە دەکەیەوە بۆی کە مەسەلەن مەقبول بێ بەڕای من دەبێت بە تەبعی دەنجی خۆت گۆرانێکە بڵێ و نەت هەوڵ نەدەی مەسەلەن حاڵ بکەی تەقلیدی ئەو بۆ ناکرێتەوە ئەگەر تەقلیدەکە بێت کابراسی جێلە ئۆرجینالەکە دەگرێت بۆچ بێت جێل بەڵام ئەگەر تو مەسەلەن نوێکاریەکە تێدا کرد بە دەنجی خۆت هەوڵدا بیڵێ حەز دەکەم زیاتر بڕوە بەڵام نازانم ڕەنگە غەڵەتیش بوو. دەستەکانت خۆش هەر بژیت.